هەندێ ماڵ هەیە تەنانە دەو ڕۆژی باران زۆر بە قودی ماڵەکانیان چۆڵەکەن لە ترسیەوەی ئاو نیەتە ماڵیانەوە. سەرەتا بەخێر بێن کێشەمان وڵی چەند کێشەیەکمان لێرە کێشەی کارەبا و کێشەی مەجاریمانێ. کارەباوەیە محاویلەمان نییە لێرە چەند جارێک کتابمان کردووە بۆ محاویلەمان نییە کارەباکە تاگاتە ماڵ ڤۆڵتەی زۆر کەم و نزمە. چەند جارێکش کتابمان کردووە هەندێ مەراحلش ڕۆشتووە تەنانە لەبەر خاتری مزگەوتەکەش بۆ مزگەوتەکە على ساز محاویلێکی بچووکیان بێنە ئەوەش نییە مزگەوت سۆبەی تێیە بە سۆبە بەڕێوا برێ لە کاتی سەرمایە و دووەم کێشەی مەجاریمانەیە. مەجاریەکان یەک هەر نییە دوو بە کەشفی ئەڕوات کە ئاوەکان استیعاب ناکاکەوێتە بان ماڵەکانە. هەندێ ماڵ هەیە تەنانە دەو ڕۆژی باران زۆر بە قودی ماڵەکانیان چۆڵەکەن لە ترسیەوەی ئاو نیەتە ماڵیانەوە. یان ئەم کێشانە بەڕاستی کێشەی یعنی زۆر بچووکە بۆ حکومەت ئەگەر حەلیکا بۆ خەڵکەکان ئیتر نازانم بۆ حەلی ناکەن بۆمە. ڤۆڵتەی کارەبا 120 بە ڤۆڵتاج ئەگەر بتەوێت بەرزیکەیتەوە ئەوەش ڤۆڵتاجەکان دێجارتە حملی ناکە لە بەرەوە گاتە 90 ڤۆڵتاج ناتوانێت ئیشی لێ بکات لە 120 توانێت ئیشی لێ بکە ڤۆڵتاجەکەش دەوری نامێنێ لەو حاڵەتە تو کارەبا وەک ئەو وایە نەبێت. مەجاریەکە تا لای مزگەوتی قوبا کراوە ئەلەوێەوەی ترەکەوێتە ناو وەک گۆمێکە ئەم لاولای بەساتر خۆڵ بەرزەکەنەوە. پێم وابێ مامۆستا ئەحمەدش ئاگادارە چەند جارێک تەلەفۆنمان بۆی کردو ئەوانە بۆی نەلێن ئاگادار نەکراوێتەوە ئەوانە 2 ساڵە پێم وابێ موافقەی تەنفیزی کراوە 2 ساڵە وابزانم موافقەی تەنفیزی کراوە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە کە لەوێەوە لای مزگەوت قوباوە بگەوێتە لای قەنتەرەکە. یعنی وابزانم ئەو ئیشێکی زۆر بچووکە بەنسبەت ئەگە حکومەت بێت جێبەجێ بکە ئەوە زۆر ئیشێکی گەورەشە بێ ئەگەر لێوە بکرێت ناو قەنتەرەکەەوە ئەو ئەوانە نایەتە سەر ماڵەکە. کاکەی من ئەم 110 مەترەمانەیە ئێمە 110 مەتر دەرە سەب نەکراوە تا ئێستا یعنی تقریباً چەندێک ئێمە لێرە تا ئێستا سەب نەکراوە کە مەجاری و لایەن ئاویشی تەیە ئەم گەڕەکە هەتا ئێستا سەب نەکراوە. یعنی لە دوای کێشەی کارەباکەمان و کێشەی سەبەکەشمان هەیە ئێمە یعنی کەسانان دێمێتە قوڕاو یعنی کە بیبینە کەس ناتوانێت بڕۆ بەناویشا بڕات بەخوا خۆمان تێکەڵەمان بۆی هاوردووە چەند جار ئیسفادەی نییە کە لافاو دێ لافاوەکە ئەیبات ئەگەر خۆی ئەیباتەوە ئەمێتەوە قوڕاوەکە مێنێتەوە یعنی 110 مەترە هەر ئەو زیاتر نییە یعنی داو کەشفیش هەتا ئێستا کەشفیش نەهاتۆ کەشفیش کامە.